بینەرانی بەڕێز سلااوتان لەبێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بەیەوەی بەڕێز گەیشتمەوە لاڵقەی ئەم جاری پرۆگرامی بە کوردیدا هەوڵە دەین گفتوگۆ بکەین لەسەر مژاری ئاین خۆشەویستیە دیارە بەر لەوەی بچنە سەر وروژانی تەورەکان پێم خۆشە ئەوە بە ئەوەی بەڕێز ڕابگەێنم کە ستایلی پرۆگرامی بە کوردی گۆڕانکاری بەسەرداهاتووە وێڕای ئەوەی کە ماوەکەی زیادی کردووە لە 25 خولەکەوە بۆ 50 خولەک هاوکات کۆمەڵێک میوانی بەرزمان داواتی ستودیۆ کردووە و ئەوان لەگەڵمان بەشدار دەبن دیارە بێگومان دوای وڵامی تەوەری وروژاندنی تەوەری سەرەکی بەرنامەکە ئەوان لەگەڵ ئێمە بەشدار دەبن بە پرسیار و تێبینەکانیان ئێمە لێرەوە بەخێرەتنیان نەکەین خۆشحاڵین بابن وتان بەخێمە سەر چاو مامۆستا دێنە سەر تەوەری بەرنامەکانی خۆمان ئەپرسین ئایا پێگەی خۆشەویستی چییە لە ئایندا ئایا هۆکارەکانی ونبوون و لاوازبوونی چەمکی خۆشەویستی چییە لە نێو ئێمەدا ئەی زانا و عاریفانی کورد چۆن لە چەمکی خۆشەویستیان ڕوانیوە هەروها ئایا چۆن دەتوانین مرۆڤێک بین ناخمان پڕ بێ لە خۆشەویستی بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەکانی ئەم بژارە پێکەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین مامۆستا سڵاو لەبێ و بەخێر بێ مامۆستا جان دێنە سەر چەمکە یان تەوەرێکی گرنگ یان کە پانتایکی زۆری داگیر کردووە لە ئایندا ئەوش مەسەری خۆشەویستیە دیارەوە بزانم ئەوەی کە بە پێی زانیاری من 86 جار لە قورئاندا وەکو ئاەت بە شێوازی جیاواز باسی خۆشەویستی کراوە پرسیار لێرە ئەوەیە ڕووی لە جەنابەت بۆچی ئاین ئەوەندە بایەخی بە پێکی خۆشەویستی داوە یا پێکی خۆشەویستی ئەوەندە بەرز کردوتەوە بۆچی ئەوەندە بایەخی پێداوە و کارەکەی چییە بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان قسەکردن لەسەر هەر چەمکێک وەک خودای گەورە لە قورئاندا ئاماژەی بۆ دەکات هەموو چەمکێکی قورئانی مانای خۆی هەیە ئەگە بڕوانیتە قورئان ڕەنگە وشەی عشقت نەبینی بێ ناشی بینی تێیدا نییە بەڵام کەلیمەی یحبونە تحبونە هەیە کەلیمەی یا وشەی مەحەبەت هەیە وشەی حب هەیە کەواتە ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ خوای گەورە ئەم چەمکەی مەبەستە بەمانە فراوانەکەی ئەگەر قورئان بایەخی بە خۆشەویستی دابێ ئەم هەموو ڕقوقینە چییە بە نێوی ئاین دەکرێت ئەم هەموو سەربڕینە چییە بە نێوی ئاین خەڵک سەردەبڕێ ئەم هەموو کوشتن و کوشتارە چییە بە تایبەت جیهانی مسلمانی گرتوتەوە بە تایبەت مسلمانانێکی تونڕەوی ئێمە ومانانی ئەم وڵاتانە ئەچن ئەوروپاش خەڵتانی خوێنەکەن و لەوێش خەڵک سەرەبڕن گوایە ئەمە لە پێناوی خوددادایە کەواتە بەڕاستی ئەمە هەمووی پێمان دەڵێ ئێمە لە بەردەمی یەک مراجعە و یەک بە خۆداچوونەوەی زۆر گەورە دەبێ ببین لە بەرامبەر وشەیەک یاخود چەمکێک کە پێ دەگوترێت چەمکی خۆشەویستی بڕوانە ئەتوانی بڵێ بنەمای یەکەم لە بنەماکانی ئاین بریتە لە خۆشەویستی بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی کە وەختێ تۆ کارێک ئەنجامەدەی بە خەڵکەکە دەڵێ ئەم کارە لەم بوارەدا ئەنجامەدەین کۆمەڵە بنەمای هەیە بنەمای یەکەمی بریتە لەوە لە ڕێکخراوێکا وا دەڵێ لە ئەنجومەنێکا وا دەڵێ لە حیزبێکا دەتوانی وا بڵێ لە هەر ڕێکخراوێک ئەتوانی ئەم قسەی بکەیت بزانە خوا سوبحانەهو وتەعالە بۆ ئاین چی گوتووە فەرمووی یا ئەیوهالەذینە ئامەنوو من یەرتەدە مینکم عەن دینیه ئەی باوەڕداران هەر کەس لە ئێوە هەڵگەڕێتەوە لە دینی خوددا یعنی دینی خودای نەوێ خوددا چی دەکات فەسەوفە یەأتی الله بقەوم خودای گەورە لە بری ئێوە کەوازە دینەکەی دێنن خەڵکانێکی دی دەهێنێ کۆمەڵە سیفاتیان بۆ ئەژمێرێ بەڵام یەکەم سیفەتێک کە بۆ ئەو خەڵکە تازەی دێنە نێو دینەکەی دەیژمێرێ خوددا قبوڵێتی یحبهم ویحبونه کەواتە قەیرانی گەورەی ئاین ئەمڕۆ قەیرانی خۆشەویستیە خەڵک لە پای چی لە دین دوورەکەوێتەوە چونکە ئەڵێ ئەم دینە خۆشەویستی تیان نەماوە ئەم دینە هەر کوشتنە ئەگەر کوشتن نەبێ هەر جوێندانن بە یەکتر ئەگەر نبینی مسلمانان چی بە یەکەکەن ئەگەر جوێندانیش نەبێ ئەڵێ ئەم هەموو بغض و قینە ئەم هەموو حەسوودیە ئەم هەموو پاشقل لە یەکگرتنە کەواتە خوددا پێمان دەڵێت لەم ئاەتەدا من یەرتەدە مینکم عەن دینیه فسوف یأتی الله بقوم یحبهم ويحبونه اینجا ئیقامەی سەڵات و زەکات و یجاهدون في سبیلی هەمووی ئەخاتە دوا ئەو سیفەتانە کەواتە بنەمای یەکەم بۆ ئاینداری بریتە لە خۆشویستن یحبهم ويحبونه ئەبێ بگەینە ئەو ئاستەی خوددا خۆشی بوێین ئێمەش خودامان خۆش بوێ بەڵام تۆ خوددا نبینی بەدڵنیایی کە نایبینی خۆشویستنی خوددا چییە ئەمە زۆر گرنگە ئەگەداری بی هەموو کەس بەدەم ئاسانە لە من خوام خۆشەوێ چۆن ینی خوات خۆشەوێ خۆخوا بەرجەستە و بەرجەستەکراو نییە لە بەردەم تا تاوەکو تۆ کارێکی بۆ ئەنجام دەیت و بڵێ ئەوە کردم ئەوە لەوە سەرچاوە دەگرێ وەختێکە بڵێ خودای گەورە فەرمووی والذینە ئامنوا ئەو کەسانی کە باوەڕدارانن ئەشەد حبا لله
گەورەترین خۆشەویستیان دەبەخشن بە خوددا. ئێ باشە گەورەترین خۆشەویستی بە خوددا ببەخشی یانی چی؟ یانی تۆ کە بڕوات بە خوددا هەبوو ئەم 7 ملیار و 300 میلیۆن ئینسانی لەسەر ڕووی ئەم زەویە هەیە ئێستاکە هەمووی خوددا دروستی نەکردوون؟ کەواتە زۆر جار بووە وەلیلله المەثل الأعلى ئەڵێن کوردە لە تەشبیه نەبێ نمونەیەک ئەهێنێتەوە ئەڵێن فڵانە کەس لەبەر خاتری باوکی خۆشمانەوێت چونکە پیاوێکی باش لەبەر خاتری دایکی خۆشمانەوێت لەبەر خاتری کەسوکاری خۆشمانەوێت کەواتە ئێمە ئەگەر قینمان لە دڵ بێ بەرامبەر هەر مرۆڤێکیش دەبێت نەمێنێ بۆ لەبەر ئەوەی دەزانین بە بڕوای ئێمە هەموو کەسێک خوددا دروستی کرد ئەو خودایی کە دروستی کردوین چاکەی ئێمە و باشەی ئێمە لەگەڵ دروستکراوەکانی دەمانەی خۆشویستنی خوددایە هەر کاتێک خۆشەویستی ئێمە بۆ مرۆڤەکان بۆ هەمووی بوو وەک یەک ئەو کاتە دەڵێن بەڕاستی ئێمە خوددامان خۆشویستووە چونکە خۆشویستنی خوددا لە خۆشویستی دروستکراوەکانیدا لە ڕاستیدا بەرجەستا بێ هەر ئەمێ لە ڕاستیدا ئەمانباتەوە بۆ چەمکێکی تر ئێمە ترسێنراوین لە خوددا ئێمە ترسێنراوین جاتیوی خۆشمان بێ لە خوددا بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی ئەڵێن ئەوە نیە وشەی خەوف لە قورئان هەیە بەڵێ هەیە ئەی ئەوە نییە وشەی خەشیەش لە قورئان هەیە ئەگە بگەڕێتەوە بۆ ئەم زاراوانە و لێکیان جیا بکەیتەوە من پرسیارێکەکەم تۆ لە شێرە ترسی بەڵێ باشە کە لێ ترسی ئەگەر شێرت بینی هەڵدەی لە بەردەمی یان بەرەو ڕوویە ڕووی حتمما لێ هەڵدێ کەواتە ئێمە گەر لە شتێ بترسین هەڵدەین ئەی چۆن لە خوا بترسین بۆشی بڕۆینەوە یعنی ئەمە پرسیارە چۆن بە تۆڵێن لە خوا بترسە بە معنە بۆشی بڕۆ کەواتە ئەمە لە ڕاستیدا فەرقی بینی خەوف و خەشیە نەکراوە ئاستەکان جیاوازن لە یەکتر ئەو مرۆڤانەی کە خوددا دەناسن ئەو مرۆڤانەی کە پەیوەندی جوانیان لەگەڵ خوددادا دروست کردووە خەشیان هەیە بۆی ئەبینی خوددا بۆ ذاتی خۆی ئەفەرمێ فەخەشینە ئەبینی مەلائیکە هەر خەشیە هەیە ئینەما یەخشە الله من عیباده العلماء وانە فلا تخشوهم واخشوني خوف کەسێک لە خوددا دەترسێت کە تاوانێکی ئەنجام دەبێ قل إن دیوتە ینی کە ینی ترسەکەت کەی بۆ دروستە بێ قل إني أخاف إن عصيت قل إني أخاف إن عصيت ربي عذاب يوم عظيم ئەگەر من عیسیانی خوددا بکەم ئەو کاتە ترسم کەواتە ترس بۆ تاوانبارەکانە دەبێت بە تاوانبارەکان بڵین لە خوددا بترسن دەبێت بە ئەو کەسانی کە خەڵک دەکوژن بڵین لە خوددا بترسن ئەم هەموو خەڵکە بەری و بێتاوانە ئەم هەموو خەڵکی دەیانەوێت خوددا بناسن بێ باسی خۆشویستنی خوددایان لەگەڵا بکرێت لەبەر ئەوەی ئەبینی پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمووی لا يؤمن أحدكم کەستان بڕواتان تەواو نییە حتى يحب لأخيه أخيه بمعنى أختهيشة هر برانية بمعنى يعني إيوه بو خشكو براي إنسانيتان أو أخشخو هر أونية أو بس ماشيان داهيناوه أو بس خوشويستني مسلمانة أي أو همو خلقي دنيا أي تناتي أو خلق الري راسي بيا نشاندي أي وقتي أتوي الري راس بخلق نشاندي تورق اللي يتيا خوش توي بيقومان خوش توي ما دام خوش توي كواتل لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه بكردي كما ندلي إيماني إيما بو أوي بيسلمين إيمان من تواوا دبي هموم روايتي من خوش بله ما صدقنا سر توريك ترك أيش استهال لناكم الجاي أما بينين خوش يسي بر ولا عصب نشي بتعبتي لسر دمي هالكشاني جهاني مادي استا خوش يسي بر ولا عصب نشي قسيك يا مثلا دل تو تشيت كا أو هم الدنيا بخوص قال كده بلام استا أو دل أبينين كسب بخوص قالنا كخلق باش تيتروس قاله وكاري أما تشيا وبوشي وأما دروز بوا بس ملايكة سيك خوش يستي همود اللي بركردبو یادی وفاتی شێتی وابزام لەم ماوەیەدا کاک ئەحمەدی موفتیزادە بەڕەحمەت کاک ئەحمەدی موفتیزادە ئەو کەسە بوو کە بە هەمومانی گوت ڕقتان لە نەیارەکانیشتان نەبێ ڕقتان لەو کەسانش نەبێ کە سزایان داون ڕۆژە لە ڕۆژان بە هەر هۆکارێک ڕقتان لەو کەسانش نەبێ کە ڕۆژە لە ڕۆژان قسەیەکی پێگوتون و لە ژیانی کردداری خۆشی دا ئەمە جێبەجێ کردووە کاک ئەحمەدی موفتیزادە ئەتوانی بڵێ ئەو کەسەیە کە بەڕاستی خاوەن دڵ بوو چونکە ئەو دەستەواژەیەکی داهێنا بە ناوی دڵی ساز و دڵی ناساز قەلبی سەلیم کە لە قورئاندا هاتووە ئەو بەو شێوازە ڕاوی کرد ئەو دەڵێ ئەم قەیرانەی کە ئێستا لەم سەردەمەدا هەیە لەوەوە سەر چاوە دەگرێ بە پلەی یەکەم ئەوەیە کە خەڵکی ئێمە ئەبێ ئەو ڕاستیە بزانێ خوددا هی هەموو خەڵک ئێمە مەگەر هەر بە کوردیکردنی ڕەب العالەمین نییە تۆ نابینی باوەڕدارانێک هەن خوددا بۆ جەماعەتێکی بچووک قەتیسەکەن بەس هەرخوای خۆمانە و تاو ئیتر خەڵکی تر نییە و تاو ئەمە بەڕاستی پێچەوانی قورئان خۆیەتی وەک خوددا هی هەمومانە رب العالمین بەو شێوازە هەموانیش هەر هی خوددان وەکو لە پێشەوە ئاماژەم پێکرد هەموانیش هەر هی خوددان لێرە بۆ دەرێکە لە ڕاستیدا
یعنی ئەو مسلمانی کە لە نوێژە ئەوەستی ئەڵێ ئیاکە نەعبود و لێی بپرسارە برادەر تۆ خۆ بە تەنیا نوێژەکەی بۆچی بە جەمع قساکەی ئەو لە بری چی قساکەی ئەڵێ ئێمە تۆ دەپەرستی بۆ ناڵێ من تۆ دەپەرستی ئەڵێ لە بری هەموو ئەو کەسانی کە بڕوایان بە خوددا هەیە وانە ئێکەواتە تۆ لێرەدا کۆمەڵێک کەس هەن لە بری ئەوان و لە جاتی ئەوان قساکەی تۆ لە ناو نوێژە ناڵێ السلام علينا وعلى عباد الله الصالحين ئێواشە عباد الله الصالحين زۆرن هەر حیزبەکەی تۆ نییە هەر جەماعەتەکەی تۆ نییە هەر عەشیرەتەکەی تۆ نییە خەڵکێکی زۆری سەرتاسەری هەموو ئەم دنیاە حەزی شەکەی هەمویان هەست ساڵح ئەرێ تۆ لە نوێژە ناڵێ السلام عليكم ورحمة الله بەلای ڕاست و بەلای چەپە ئەیخۆ ئەم ڕاست و چەپە هەموو مرۆڤایەتی دەگرێت هەر مزگەوتەکە نییە هەر مزگەوتەکە ماڵی خۆت نییە سەلامێک بەلای ڕستا بۆ هەموو مرۆڤایەتی سەلامێک بەلای چەپە بۆ هەموو مرۆڤایەتی ئەرێ ئەو کەسی ئەم کارە ئەکا ڕقی لە خەڵکە یا خەڵکی خۆشەوێ بێگومان خەڵکی خۆش بێ هەموو ئەمانە لە ڕاستی پێمانەڵێ لە قسەکانی ڕەحمەتی کاک ئەحمەدی موفتیزادە وەکو لە جاری تریشە ئاماژەم بۆ کردووە ئەڵێ تەنانەت گەردنی ئەو کەسانەش ئازاد بێ کە عەزیەتیان داوم ڕۆژە لە ڕۆژان ئەمە حاڵەتێکە هەموو کەس پێی ناگە حاڵەتێکە هەموو کەس پێی ناگە جا ئەو هۆکارە هۆکاری یەکەم ئەمەیە کە مرۆڤی سەردەم بەس خۆی بە بەندەی خوددا دەناسێنێ بەس خۆی بەهی خوددا دەناسێ و خواشی بەس بۆ خۆی بردووە مەگەر کابرایەکی دەشتێکی ئەعرابیت نەخوێندۆتەوە لە حەدیثە ئەڵێ هات وتی اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا احدا خدای بس رحم بە من و محەممەد کە و ڕەحم بە کەسی تر مەکە توی لەقەد حەجەرتە واسعا ڕەحمەتی خوا زۆر دەستکرد کردەوە بەس بۆ من ئێستا بە زمانی حاڵ خەڵکێکمان هەیە وەکو ئەو دەشتێکی ئەعرابیە بیابان نشینە بووە وەک ئەوانە ئێستاکە هەندێک کەسێ ئەڵێ خوا بە جەماعەتەکەی ئێمە و وردێکە خوێنێ بەس بۆ جەماعەتەکەی خۆی ئەمەکەی ئەمە هۆکارێکی زۆر سەرەکیە بۆ ئەوەی کەوا خۆشەویستی لەمانە فراوانەکەی دەرچێت خەڵێکی تر مامۆستا بەدیع زەمان سەعیدی نورسیە بە ڕەحمەت بێ ئەڵێ هۆکارێکی تر خۆشەویستی بینی مرۆڤەکانی نێشتۆ بە شێوازێکی گشتی سیاسەتە ئەڵێ من بۆیە سەعید ناوی سەعیدی قەدیمە و سەعیدی جەدیدە یعنی سەعیدی کۆن و سەعیدی نوێ سەعیدی کۆن ئەو کەسە بوو کەوا لە شێوازی سیاست شاکاری کرد بەڵام دوای بۆ دەرکەوت ئاین تێکەڵ بە سیاستکردن کێشەیەکی یەکجار گەورێ ئەڵێ 10 ساڵ وەک ئەوە وابوو کە من تۆم لە هەوادا کردبێ چونکە هیچم دەست نەکەوت سەعیدی نوێ دەڵێ کەسێکم بینی زەمی ئینسانێکی زۆر چاکەکە هەر ئەو پیاوەم بینی ئەمە قسەی بەدیع زەمان سەعیدی کوردیە ئەڵێ هەر ئەو پیاوەم بینی زەمی کەسێکەکە کە زۆر باشە لە عینی وەختا بینیم مەدح و سەنای کەسێکی زۆر خراپیشەکە هیچ سەبەب نەبوو جگە لەوەی کە ئەو لە حیزبەکەی خۆی بوو لە بیر و بۆچوونی سیاسیا سەر بۆ بوو ئەوی ترک باش بوو بەڵام ئەم زەمیە کرد چونکە سەر بە حیزبەکەی ئەو نەبوو ئەمە لە دینە قبول نییە ئەم جیاوازی لە حیزبایەتیە ڕەنگە بکرێ بەهۆی هەر هۆکارێ لە سیاسەت تا ڕەنگە بکرێ بەس لە ناودینە ناکرێ ناودینە نابێ ئەم بۆچوو نابێ بۆیە بەدیع زەمان سەعیدی کوردی بە ڕەحمەت بێت تەکید دەکاتەوە ینی لەسەر ئەم خاڵەکە ئەڵێ پێویستیمان بەوە هەیە لەو حاڵەتەیە فەرمووی ئەعوذ بالله من الشیطان والسیاسة وتی پەنا بە خوددا لە شەیتان و لە سیاسەت سەبەبی وتنی ئەو قسەیە لەو ڕووداوە بوو دەڵێ لەو ڕووداوە بوو کە بینیم کەسی باش بە خراپ تەماشاکرێ کەسی خراپ بە باش تەماشاکرێ لەبەر بۆچوونە سیاسێکی لەبەر کاتێکدا ئاین پێمان دەڵێ هەموو ئەو خەڵکە خوشکوبرای ئێمن ئاین کۆمان کاتەوە جامانەکات لە ئینسانیەتە ئەبێ لە ئینسانیەتە ئەوە بەڕاستی کۆمان کاتەوە هەر لەبەر ئەوەیە کە مامۆستا ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێجارێکی تر بێ مۆلای کە دەڵێ پاش ئەوەی کە لە بەندیخانە بەربوو دەڵێ ئەوەی کە ئێستاکە بۆم دەرکەوت من جاران ئیشوکارێکم کرد بۆ خەڵکێک بەس علمی شەرعی فێرکەم و زانستی شەرعی فێرکەم کردم خەڵکم ئەکرد بە هەمبانەی زانست خەڵکم کرد بە هەمبانەی زانست دوای بۆم دەرکەوت هیچ سلوک و ڕەفتاریان نەگۆڕە ئێمە لە جاتی ئەوەی دەڵێ خەڵک بکەین بە هەمبانەی زانست پێویستیمان بەوە هەیە مؤمنێ یا بە معنایەکی تر ئەڵێ مؤمنێکی ئینسان باوەڕدارێکی ئینسان پەروەردەکەین باشە ئەو دەڵێ دوجار ئاین ئەبێ سیاسەتی لێ دوور بخرێتەوە دەعوە و تەزکیە یعنی بانگەوازە و بریتە لە پاکردنەوەی ناخی خۆمە کەواتە ئەم دوو زانا کووردە کە ئەو دوو هۆکارە سەرەکەیمیان بۆ ڕوونەکەنەوە یەکەمیان پێمان دەڵێ زانست چۆن دین نەبێ بە علومێکی وشک هەروە لەبەریکەین و ئیمتیحانی لێ بدەین و ناجح بین و دوای ژیانی ڕۆژانەمانە دەرنەکەوێ لە هەمان کاتیشدا هەردووچیان کۆکن لەسەر ئەوەی کە کاری سیاست ئەبێ دوور بێ لە کاری ئاینی چونکە ئاین تێک دەدەن ئەوە مادەشی ئەوەیەکە لە هۆکارەکانی کە مرۆڤ بەرەمادی بوون چوە ئەوەیەکە لە هۆکارەکانی داوازبوونی خۆشەویستی
مامۆستا دێنە سەر تەوەرێکی تر کە هەمیشە ئێمە تەوەرێکمانی لەسەرەوەی زانە و عاریفانی کورد چۆن لە چەمکی خۆشەویستیان ڕوانیوە دیارە کە سەیری شعرەکانی شعری کلاسیکی کوردی بکەین و زانای تری ئاینی کوردیش بکەین کە زۆر بایخیان بە خۆشەویستی داوە ئەم زانایانە بۆچی ئەوە بایخیان بە خۆشەویستی داوە بۆچی چۆن لیان ڕوانیوە وەکو ئێستا لیان ڕوانیوە یا ئەوان سەردەمێک بە شێوازێکی جیاواز لیان ڕوانیوە بڕوانە بڕۆ لای مەولەوی تاوگۆزی بەڵێ چووەکو چۆن ئەڵێ بیرمەندێکی سەردەمی خۆی چووەکو هەز دەربڕی ناخی خۆی لە ڕێگەی شعرەکانیەوە ئەو پێمان دەڵێ ئەڵێ نەدڵ ئەو دڵن نەهۆش ئەو هۆشن ئەم فەلسفە ئەم دوو دێڕە فەلسفەی ئاینمان پێ دەڵێ کە عەقڵ و عرفانە ئاین عەقڵ و عرفانە کۆمەڵێک شتەکانی ئاین لە ڕێگەی عەقڵەوە قەناعەتی بۆ دروست کردوین کۆمەڵەکەی تری دڵە و عرفانە و پەیوەندیەکی سۆزە لەگەڵ خوددادا لەبەرەوە کە فەرمووی نەدڵ ئەو دڵن نەهۆش ئەو هۆشن ئەم گۆڕانکاری ڕوویداوە ئەو دڵی ئێستا ئێمە هەمانە ئەو دڵە نییە کە خوددا دەیەوێت من جاء إلا من جاء بقلب سليم ئەوە نییە کەواتە قەلبی سەلیم کە مامۆستا مفتیزادە بە ڕەحمەت بێ ناوینا دڵی ساز ئەمە قەیرانی ئەم سەردەمەیە قەیرانی نەبوونی ئەو دڵەیە هۆشش بە هەمان شێوە ئەم هەموو خورافاتە چێ لە مێشکی خەڵکە ئەم هەموو خۆ دەستدانە دەست وەهمە چییە لە مێشکی خەڵکە کەواتە جارێکی تر ئەوش دووبارە مراجعی ئەوێ هەر ئەوەیە کە جارێکی تر سەدان ساڵێکش بڕۆیتی دواوە بە ڕەحمەت بێ مەلای جزیری فەرمووی حسن و جەمالێ خواست ئەڤین یعنی ئەو دەڵێ ڤێکرا جڤین یعنی ئەم سێ بەیەکەوە لە قسەدان حسن و جەمال و ئەڤین یعنی چی حسن و جەمال دەخوازێ ئەڤین بەمانەیەکی دی مەلای جزیری فەلسفەیەکی تری خۆشەویستیمان فێرەکە مەلای جزیری پێمان دەڵێ ئەوە ئەوینە کە خوددا پێی بەخشیوین ئەوە خۆشەویستیە کە خوددا پێی بەخشیوین ئەم خۆشەویستیە پێداویستی هەیە پێداویستەکەی حسن و جەمال جیاوازی حسن و جەمال چییە؟ هەردووچی بە کوردی دەڵێن جوانی بەڵام لە ڕاستیدا دوو جۆر جوانیە جەمال جوانی دەرەوەیە ڕوخساری دەرەوەیە جوانی دیمەنەکان جوانی مادی حسن جوانی ژوورەوەی معنەویە هەر لەبەرەوە بینی مەسەن تۆ سێری نالی بکەی کە شیعر بۆ حەبیبە ئەڵێ ئاسمانی حوسنی مەحبوبەم ینی ئەو تەماشای حوسنی مەحبوباکە ئەمە جارێکی تر هەموو جا بە گەنجانە لێم ینی ئێمە کە مرۆڤین تەماشای یەکترەکەین شتێکمان بۆ دروستە بێ هەڵەیەکی زۆر گەورەکەین کە لەسەر ڕوخسار و دیمەن تەماشایەکەکەین زۆر جار ئەو پرسیارەش دروست بووە ئەڵێن ئەو فلانە کەسە چۆن بە فلانە کەسە ڕازی بووە بوو ئەڵێ بۆچی ئەڵێ ئەو کوڕە زۆر جوانە ئەو کچە ناشرینە ئەڵێ ئەو کچە جوانە ئەو کوڕە ناشرینە ئەڵێ چۆن ئەو قسەیە ئەڵێ لە سێری جوانی چییە کەواتە ئەو بە پێوەری تۆ ئەو جوانە ئەو ناشینە ئەنجان لە پێوەری ذاتی ئینسانەکانە هەر کەس کە دڵی کۆک بوو لەگەر کەسی بەرامبەردا ئیدی هیچ مانایەک نامێنێ بۆ پێوەرەکانی خەڵکی دیکە ئەوەیە کە پێی دەگوترێ حوسن هەر لەبەر ئەوەشە خودای گەورە فەرمووی لە قورئاندا تەکید دەکاتەوە لەسەر ئەم بابەتە بە پیاوان دەڵێ ئێوە حوسن لە ئافرەتان دەبێ بخوازن یعنی چی سێری ناخی ئافرەت بکەن سێری جوانیەکانی ناوەوەی بکەن بۆی بە پێغەمبەر دەفەرمێ وەلەو ئەعجەبەکە حوسنهن نافەرمێ وەلەو ئەعجەبەکە جەمالهن جەمال پێوەرێکی دەرێ چییە خۆتۆشە بینی ئەڵەن شاجوانیان هەڵبژار شاجوان کومەڵە پێوەرێک هەر کەس شاجوانی خۆی هەیە لە نەتیجە ئەمە پێمان دەڵێ لە ڕاستیدا زانای ئێمە مەلای جزیری بە فەلسفەیەکی زۆر ساکار حوسن و جەمالی خواست ئەڤین یعنی ئەگەر خۆشی خۆشەویستی و ئەوین لە دڵی ئێمەدا بوو بە دوای حوسن و جەمالە دەگەڕێ اینجا خەڵکی ئێمە جارێکی تر بە دوای جەمال دەگەڕێ بە پێوەرێکی مادی ئەم سەردەمە بەڵام خەڵکی ئێمە حوسنی لەبیر چۆتەوە حسن بریتە لە مەسەلەکانی جوانی ناخ ئەو ناخە لە چۆ دەرەکەوێ لە وشەکانی ئینسان دەرەکەوێت لە ڕەفتارەکانی لە گفتارەکانی دەرەکەوێت هەر ئەوەیە کە جارێکی تر مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس بە ڕەحمەت بێ لە ڕۆژگاری ژیاندا باسی شێخ بابە ڕەسوولەکە ئەڵێ شێخ بابە ڕەسوول بریتی بوو لە وێنەیەکی تەواوی بە زاراوەکەی خۆی دەڵێم ئەڵێ شێخ بابە ڕەسوول بریتی بوو لە وێنەیەکی تەواوی مەحەبەتی ئیسلامیەی خاڵیسە محبەتی ئیسلامیەی خاڵیسە زۆر گرنگە چونکە خوددا لە قورئاندا جارێکی تر حب و محەبەی بەکارهێناوە کەچی بڕکەبینی بۆ پێغەمبەر بۆ موسا قسە دەکا فەرمێ وألقيت عليك محبة مني كأنه محبات وەکو کراسێک چۆنێکی بەبەری کەسێکە دەبێتە بەشێک لەو ئەبێ خۆشەویستی ئاوها بێ محەبەت ئاوها بێ کە خوددا دەیبەخشێ هەر لەبەر ئەوەیە مامۆستا مەلا عەبدولکەریم بە ڕەحمەت بێ جارێکی تر وەکو مامۆستا ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ جارێکی تر تعریفی دڵی سازمان بۆ کاتەوە ئەوی جارێکی ترێمانەڵێ دڵی خاڵی لە نقطەی زەحمەت دڵی خاڵی لە نقطەی زەحمەت ئەوە دڵی سازە ئەوە دڵێکی سافە خاڵی لە نقطەی زەحمەت ئەگەر نقطەکەی لادەی ئەبێ بە ڕەحمەت
کەواتە مشکلەیەک هەیە لە دڵەکانی ئەم سەردەمەدا ڕەحمەتیان بۆ بە زەحمەت کەواتە هەموو هەوڵەکان لە پێناوی ئەوەیە کە دڵەکان پڕ بە ڕەحمەت بن لێرە هەموو ئەمانە کۆیکەینەوە لەم ماوە کورتە پێمان دەڵێن کە ئەوین جارێکی تر سوودی چییە ئینسانەکان گەنجەکاتەوە بۆیە جارێکی تر مەولەوی گوتی پەی چێش مەیلی لەیل پیریش مەحاڵن سەنەی باڵغیش 100,000 ساڵن بە علمی شەرعی زاهری ئینسان بە 15 ساڵی پێڵن باڵغ بووی تویتر محاسبە یەکرێت و لە 18 ساڵی هەموو ئەرکێکێکەوە لەسەر بۆیە ئێمە زوو پیرەبین بە ساڵەکان بەڵام مەولەوی پێی گوتین سەنەی باڵغی 100,000 وەختی ئێمە خودامان خۆش دەوێت بە مانای کەلیمە لەگەڵ خوددادا لە دوان داین ئەی دوێنین ئەمان دوێنێ و ئیلا ڕەبیکە فەرغەب ینی نوێژ ناکەین بە ڕاضەیەکی ساکار و تەقلێ لێبین و هەستینەوە بڕۆین و وابزانین ڕاضەیە تەنها هەموو ئەمانە ناخی ئێمە دەگۆڕێ گەنجمان دەکاتەوە خۆشویستنی خوددا گەنجمان دەکاتەوە خۆشویستنی خەڵکانی خوددا و دروستکراوەکانی خوددا ئێمە هەمیشە گەنج دەکاتەوە بۆیە ئەوانەی خۆشەویستی لە ناقییانە هەیە پیر نابێت مامۆستا جوانە دێنێتە تەورێکی تر مامۆستا ئەوش ئەوەیە کە ئێمە هەمومان پێمان خۆشە خەڵکمان خۆش بوێ و خەڵکیش حەزەکە خۆشیان بێ ینی مەسەرەن تۆ خەڵکت خۆش بێ و خەڵکی توی خۆش بێ بەڵام نازانین چۆن یەکمان خۆش بێ ڕێگاکانی یا میکانیزمەکانی یەکتر خۆشویستی نازانین چۆنە چۆن وا بکەین یەکمان خۆش بێ ئێمە بڕوانە ئێمە لە هەندسەیە چیمان خوێن هەندسەی کولیە ناڵێم بە هەر لە ئەوەی کە ئەندازەی ئامادەیەکانە شتێکمانە خوێن مانگوت گۆشەی یەک یەکسانە بە گۆشەی دوو مانگوت گۆشەی یەک یەکسانە بە گۆشەی دوو وانە ئەمانگوت گۆشەی دووش یەکسانە بە گۆشەی سێ لە ئەنجامە کە ئەمان یەک گۆشەی یەک یەکسانە بە گۆشەی دوو گۆشە یەک یەکسانە بە گۆشەی سێ یەک یەکسانە بە دوو یەکیش یەکسانە بە سێ تەبەن یەک یەکسانە بە یەک کەواتە دووش یەکسانە بە سێ وە خستنە بری ئەمە چیمان پێڵێ مامۆستا بەدی عزەمان جارێکی تر لەمەوە پێمان دەڵێ ئێمە زەحمەتە بتوانین بە دوای 7 ملیار و 300 میلیۆن کەسەوە بین خۆشمان بوێ بەڵام ئەگە ذاتی ئەڵڵات خۆشویست بە مانای خۆشویستن لەگەڵ ئەودا پەیوەندێکە دروست کرد پەیوەندێکە هەمووی وەکو ئاسمان باران لە بەردەستی خۆیە دادەبەزێ هەر هەمووی دادەبەزێ بۆ سەر هەموو بۆیە ئێڵن ئەو کەسەی خەڵکی خۆشویست خودای خۆشویست ئەو کەسەی خەڵکی خۆش ناوێ خودای خۆش نەویست لێرەوە جارێکی تر مامۆستا ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ پێمانەڵێ ئەڵێ خوددا چۆن دەبینی تۆ خوددا چۆن دەبینی خوددا ئاوایە تۆ چۆن خوددا دەبینی خوددا ئاوایە ئەو لە حەدیثی قودسییانە خوددا دەفەرمێ ئەنا عند حسنی ظنی عبدی بی یعنی عەبد چۆن تەسەوری منەکە ئەوانەی ئەڵێن خوددا تۆقێنەرە ترسێنەرە ئەمان کوژێ ئەمان بڕێ لەسەر شتێکی بچووک عەزابمانەداوەوەمان لێکە خوددا بۆ تۆ ئاوای ئەوانەی پێچەوانەی ئەو دەڵێن خوددا بە ڕەحمە ڕەحمانە ڕەحیمان نەوەتون و ڕەحمەتی بۆ قیامەت هەڵگرتووە ئەم هەموو دنیای بە یەک ڕەحمەتی خوددا دەڕوا بڕێوەکو فەرمودەی پێغەمبەری درودی خوای لەسەر خوددا ئاوهەیە لەگەڵ ئەو جۆرە کەواتە گرنگە پێناسی تۆ وێناکردنی تۆ بۆ خوددا چۆنە چۆن خوددا دەناسی چۆنیان پێناساندووی ئەوەندە ساڵە چۆنیان پێناساندووی ئەوەندە ساڵە ئەمە زۆر گرنگابی ئەم گۆشەنیگایی خۆمان ڕاستکەینەوە لەگەڵ خوددا جارێکی تر خاڵی زۆر سەرێکی ئەوەیەکە خۆشویستنی خوددا لە شتەکانە ببینیتەوە تۆ بڕوانە پێشمەرگەی ژینگەشمان هەیە پێشمەرگەی ژینگە خەریک نییە بە شەڕی داعشەوە لەو شوێنانەی پێشمەرگەی ژینگە کشاوەتەوە لەبەرەوەی بچە شەڕی داعش بکە ئەبینی خەڵکانێک لە زۆربەی شوێنەکانی کوردستان کەوتونەتە ڕاوکردنی ئاسکەکان کەوتونەتە ڕاوکردنی باڵندەکان بۆ ئەڵێن پێشمەرگە لێرن نییە و ئێستاکە فرسەتەوانە بەس بۆ ئەمە لە ناوچەی بارزان بۆ نبینی بۆ نمونە بۆ نایبینی بۆچی خەڵک خۆشەویست فەلسفەیەک لە پشتی شتەکە هەیە ئەوە جارێکی تر ئەدباتەوە ئەو فەلسفەی کە بە ڕەحمەت بێ شێخ ئەحمەدی بارزان دایهێنا خۆشویستنی ژینگە خۆشویستنی گیانلەبەرەکان خۆشویستنی دروستکراوەکان درەختەکان ڕووبارەکان ئاوچیا شاخ دۆڵ شی و هەموو ئەمە خۆشویستنی ذاتی خوددایە وەختی هەموو ئەمانە پەیوەست کردەوە بە ذاتی خوددا دەستت تێناچێت لە قیدارێ بشکێنیتەوە دەستت تێناچێ ئاژەڵێک گیانلەبەرێک بکوژی دەستت تێناچێ چۆن ئەڵێ ڕووبارێک پیسکەی ژینگە پیسکەی ئەبینی چۆنە وەختێککە ئەمە دەبینی ئەمە ئەوەیە کە خۆشویستنی خوددا لە خۆشویستی شتەکانی دەرەکەوە جارێکی تر پێویستیت بەوە هەیەکەوە بکەیت ئێمە زۆر پێویستیمان بە مەسلەیەکی زۆر گرنگی خوددا لە قورئان باسی کردەوە وإلى ربك فارغب فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب لەم قەڵە باڵغی لەم هەموو دنیا جەنجاڵەدا وانە پێویستیمان بە خەڵوەتێک هەیە لەگەڵ خوددا ئەڵێن فەرقی خەڵوەت و وەحدەت چییە خەڵکی ئەمڕۆ تووشی گرفتێکی تەنیایی بووە خەڵوەت تەنیایی نییە خەڵوەت تەنیایی نییە تەنیایی ئەوەیە ئەو کەسە لە هەموو عالم دوورەکەوێتەوە ئەچێ لە نێو کونە شاخێکە بۆ خۆی دانیشێت و ئەڵێ من خەڵوەتەکەم ئەوە خەڵوەت نییە ئەوە وەحدەتە ئەوە تەنیابوونە ئەوە خوددا دۆزینەوە ئاها ناکرێت خەڵوەت لە نێو خەڵکدایە هەر وەکو ئێستا ئێمە ئەوەندە کەسی لێرە دانیشتوین
ذاتی خۆمان و ناخی خۆمان لەگەڵ خوددادا بە پلەی جیاواز ئێستاکە پەیوەستە بە پلەی جیاواز ئازایەتی ئەوەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی خاڵیت الناس يعني لەگەڵ خەڵکیشتا تێکەڵبی المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم واتە هونەرەکە لەوەیە تۆ لە نێو خەڵکیشدا بی خوددا لەبیر بێ لە نێو بازاری قەڵەباڵغدای خوددا لەبیرە چۆن خوددا لەبیرە لە تەعاملی باشە لەگەڵ خەڵکە لە خۆشویستنی ئەو خەڵکە لە پێنەنان بەسەریانە لە نەشکانەوە بەسەر خەڵکی دردا لەش پیس نەکردنی شەقام لە ئاسانکاری بۆ ئەو خەڵکە ئەمەمانە یادی خوددایە خۆ یادی خوددا ئەوە نێ تەسبیحێکت بەدەستەوە بێ حتا ئێوارە سوبحان الله بکەی بەڵام بۆ جیران خراپبی بۆ باوک خراپبی بۆ دایک خراپبی بۆ هاوسەر خراپبی ئەمە خۆشویستنی خودداوانی خۆشویستنی خوددا لە خۆشویستنی شتەکاندا خوددامان خۆش بووە فێرمان دەکا خۆشویستی ئێمە چەند عیب و نەقسمان هەیە کەچی خوددا دەفەرمێ والله يحب المتقين والله يحب يعني هەندێک کردەوە هەیە کە ئێمە دەکەین خوددا خۆشی دەوێت یعنی ئێمە لە پلەیەکین بە دڵنیایی لە پلەیەکی دیاریکرا خوددا ئێمەی خۆش دەوێت خوددا ئێمەی خۆش دەوێت بە پلەیەکی دیاریکرا بەڵام چەند کەم و کورتیشمان هەیە زۆر باشە ئێمە بۆ فێر نابین خەڵکمان خۆش بوێ بەکەم و کورتیەکانیەوە ئێمە خەڵکێکمان لێ پیا بۆ فێر بوون ئەبێ ئەم برادەرە وڵا نوێژ ناکە باش ئەی تۆ بۆ فێری ناکەی ڕۆژوو ناگری ئەی تۆ بۆ فێری ناکەی وڵا ئیمانی ئەرکانی تەواونی ئەی بۆ فێری ناکە یعنی خەڵک فێر خەڵکێ پیا بووە ئەیانێ خەڵک پێرفێک بێ حل لەسکی دایکی دەرچێ پێرفێک بێ و لەسەر مەزهب و دینی ئەو بێ اینجا بێت ئەڵێ وڵا تۆم قبوڵە ئەی ئیشی تۆ چیە ئەی ئیشی پێغەمبەران چییە کەواتە ئەمە هەموو لە ڕاستیدا پێمان دەڵێ پێویستیمان بەوە هەیە لە ڕاستیدا کە بزانین هیچ مانایەک بۆ ژیان نییە ئەگەر خۆشەویستی بە مانە فراوانە نەبێت بەڵێ ئەمەسا بەردەوام بین لەسەر پرۆگرامەکەمان بەڵام با ناوبڕێ وەرگین بینانی بەڕێز دوای ناوبڕێ ئەگەڕێ بینانی بەڕێز دووبارە سڵاوتان لێبێ مامۆستا ئێستا بۆ ئەوەی کە تەوەری بەرنامەکە دیارە خۆزانین خۆتەنزانی ینی ستایلی بەرنامەکە گۆڕاوە ئەچین لای کۆمەڵە میوانی بەڕێزمانەیەک داواتمان کردووە و پرسیار و تێبینیان هەیە لەسەر هەم تەوەری بەرنامەکە ڕەنگە پرسیاری شیان هەبێ بۆیە چین لای ئەوان و پرسیارەکانی وەرەگرین دووبارە بەخێراتنانەکەین بەخێر بێن سەر چاو خۆت ناسێنە نیاز سوار پرسیارەکەم مامۆستاجان باشە خۆشەویستی کوڕ و کچ لە ئاینی ئیسلام چۆن باس کراوە هەروە خۆشەویستی نێوان کوڕ و کچ جائیزە یان جائیز نییە کەسی دواتر چێە سێ سوالم هەیە یەکیان خۆشەویستی خوددا چۆن لە ژیانی خۆماندا بەرجەستە بکەین ئێمە وەکو گەنج دووەم مامۆستاجان ئەگەر دینی ئیسلام دینێکە جەخت زۆر لەسەر خۆشەویستی دەکاتەوە ئەی بۆچی ئێمە زۆربەی مامۆستاکان و مامۆستایانی ئاینی دەبینین لەسەر مینبەرەکاندا کەوا ینی خۆشەویستی لە ناخی وتارەکانیاندا بەرجەستە نییە ئەوەی تریشان ئەگەر خۆشەویستی لە ئیسلامدا ئەوەندە گەورەیە ئەی بۆ کتابەکانی ئیمامەکانی ئێمە فەقیهەکان هیچ خۆشەویستیشی وای تێدا نییە سپاس دەست خۆش دواتر کەسی دواتر چێە سامی ڕەقیب تۆزە دەنگ بەسکە وشەی عیشق بۆ لە قورآن نهاتووە ئایا شتێکی سلبیە بۆیە نهاتووە یەکەمیان پرسیاری ئەوەی ئەڵێ کوڕ و کچ و خۆشەویستی نێوان کوڕ و کچ چۆنە لە ئاین پرسیارە بۆچی گرنگە بڕوانە گرنگی ئەم پرسیارە لەوێدایە بۆچی لەم بەرنمەیە پرسیاری یەکەم ئەمە دێتەوە بۆچی ئەم مەسەلەن گەنجە ئەم پرسیارە پرسیە و گەنجە پرسیاری سەرەکی خۆی نییە بەتەنیا پرسیاری هەموو گەنجەکانی کۆمەڵگەی ئێمە بۆچی حەز دەکەن ئەمە یەکەم نیشانەی ئەوەیە کە خەڵکی ئێمە حەز دەکە هەمیشە لە ڕوانگەی ئاینەوە تەماشای ئەم پەیوەندی ئینسانیانە بکە ئەوەشمان بۆ دووبارە ئەسلمێنێتەوە کە لە ڕاستیدا چەند ئەم پرسیارانە لە مامۆسای ئاینیەکەن ئێوە نایکەن ئەمە هەمیشە من لە تەلەفۆنەکانە پێم بڵێن اینجا وەختێک کە ئێمە وەڵامی ئەم جۆرە پرسیارانە ئەدەینەوە بۆ نمونە هەندێک جارێش هەندێک مامۆستای ئاینی کە دۆستی خۆ من ئەڵێن مامۆستا ئەوە وەختی نییە و ئەوە باسی ئەوە نییە ئەو شتانە ئەڵێن باشە ئێستا ئەو کوڕە و پرسیاری هەیە ئەو پرسیاری ئەو کوڕە نییە ئەوە نوێنەری چەندین هەزاران جولاوی هەزاران کەسی ئەم وڵاتەیە کە ئەم پرسیارە ئەپرسن وانە تۆ ئەمە چی لێکی لەو حاڵەتە کەواتە خۆشەویستی خۆی هۆکارێکە دوجار بۆ بەیەگەیشتن ینی خۆشەویستی بریتە لە یەکگەیشتن بۆ بەیەگەیشتن باشە کەواتە لێرەدا ئەمە ئەوەمان پێڵێ بەڕاستی لەم کورتە ماوەیە من بڵێم شتێک کە بوونی هەیە ئەبێ وەڵامی بۆ بدۆزیتەوە ئەرێ خۆشەویستی لە نێوان کوڕان و کچانە هەیە یان نییە شتێکی سروشتیە یانە وەکو دیاردەکە هەیە یان نییە ئەرێ کوڕان و کچان بە یەک دەگەن یا بە یەک ناگەن بە یەک دەگەن
ئەرێ لە بازار و لە کولیە و لە زانستگا و لە قوتابخانە و لە ڕێگەی تۆڕەکانی کۆمەڵایەتی بە یەک دەگەن یا بە یەک ناگەن دەگەن کەواتە ئێمە بۆچی وەکو قورئان نین ئەم پەیوەندیە قسەی لەسەرکەین کۆڕی بۆ ببەستین ئەو ڕێکخراوانی کە پێیان دەگوترێت ڕێکخراوەکانی گەشەپێدانی مرۆیی بۆ خول ناکەنەوە بۆ ئەم بابەتانە یعنی ئەم بابەتە وونە لە ژیانی ئێمەدا ئێمە گەلێکین خۆشەویستی بە نهێنیەکەین تونند و تویژی و پیاوکوشتن بە عەلەنی و بە ئاشکراکەین ئاخر ئەمە کوێی جوانە کۆمەلگایەکی نەخۆشە کۆمەلگایەکی نەخۆشە بێ لەم حاڵەتە بۆیە نابێ باوکو دایکێک پێی خۆش بێ وابزانێ ئەمڕۆ کەس دانەبڕاوە لە کەسی دیکە نابێ هیچ دایک و باوکێ وابزانێ کوڕکچەکەی قسەیەکی لەگەڵ کەسێکان نەکردووە باشە هەموو ئەو بابەتانەی بڕوانە سوورەتی نور ئەو بابەتانەی کەوا لە تاریکیدا ئەنجامەدرێ پەیوەندی نێوان ژن و مرد پەیوەندی چۆنەڵێ باسی ئیفک و حادیسەی ئیفک و باسی زینا ئەو باسانەی باش و خراپ هەرچی پەیوەندیە بە باشەکەی و بە خراپەکەی کە خوددا باسی کردووە زۆربەی لە سوورەتی نورە باس کراوە وەک بڵێ خوددا پێمان دەڵێ ئەو شتانەی لە تاریکیدا ئەنجامەدرێ بیخەنە بەر نور تشکی بخەنە سەر کەواتە منم بابەتە لێرە کورتێکەمەوە وەڵامەکە بۆ ئەوەی کە بە هەموو ڕێکخراوەکان بە هەموو زانایانی ئاینی دەڵێم کە جەخت بکەنەوە لەسەر ئەم بابەتە جەختی لەسەر ئەم بابەتە بکەنەوە ئەم بابەتە نەکەنە بابەتێکی وشکی فتوایی ئەبێ یان نابێ چونکە ئەمە پەیوەندێکی مرۆییە ئەم پەیوەندی مرۆییە چۆن کراوە چۆن قسەی لەسەرەکرێ مناڵەکانمان کوڕەکانمان کچەکانمان خەڵکە بینن یەکە بینن وانە چۆن لەگەڵیان ئەرە باشتر نییە کوڕکچانی خۆمان پێمان بڵێن ئێمە بەڕاستی فڵان لە کەسمان خۆشەوێ بۆ ئەوەی کە یارمەتی بین بە دوای ئەو کوڕاچین بە دوای ئەو کچە ئاچین بۆمان دەرکەوت باشە بە یەکیان بگەێنین ئەی بۆچی دژیان بۆستینەوە ئەی خۆیان نەسووتێنن ئەی باشە بەم ڕۆژگارم هەموو کوڕکچە خۆی سووتێنێ چەند کوچ خۆی هەڵەواسێ ئێ باشە چەند جار ئەژین ئەمانە کەواتە لە جیاتی ئەوەی کە پێیان بڵێن ئیشەکەتان غەڵەتە و نەخێر نابێ من ئەڵێم مامۆستایانی ئاینی بە پلەی یەکەم چونکە گەنجان لە ڕووی ئاینیەوە دەپرسن کەواتە پێویستە منبەرەکانی کوردستان بکەینە منبەری خۆشەویستی منبەری خۆشەویستی ئەوە چێکێکە لە حەفدە یەکێکە لە حەفدە ڕاستپاردەکەی کۆنفرانسی ئەم دوایەی وەزارەتی ئەوقاف بۆ وتاربێژان منبەر ئەبێ منبەری خۆشەویستی بێ ئەم بابەتانەش بە درێژتر و چاکتر قسەی لەسەر پرسای دومەوەی خوددا چۆن لە ژیانی خۆمانە خۆشەویستی وەکو باسم کردو لە ناو بابەتەکە ئاماژەم پێکرد لە هەوڵی خوداناسین بین نە خودازانین خودازانین ئێستا شتێکە پیا بووە خوددا ئەوە ئەسماعەکانێتی هەر کەسێ لەبەری کات ئەچێتە بەهشتەوە ئەرە ڕاست هەر کەس نەوەتونە ناوی خوددا لەبەر کات چێتە بەهشتەوە یان ئەبێ ئەو نەوەتونۆناوە هەوڵ با لە ژیانی ئەودا ڕەحیم بەرجەستە بێ مهەیمین بەرجەستە بێ وانە وەدود بەرجەستە بێ ئەو صفاتانە بەرامبەر بە خراپەکانان صفاتەکانی تر بەرجەستە بێ بەرامبەر بەوی دیکە ئەبێت ئەو صفاتانە لە خۆیان بەرجەستە بکە لەبەرەوە باسکردن لە خوددا یعنی خاڵێکی تری زۆر سەرەکیمان هەیە بەڕاستی خوداناسیە وی لە قسەی ترا گوتومە دکتۆر کۆڵن تێرنەر مامۆستای زانکۆ لە بەریتانیا لە ساڵی 75 موسڵمان بوو دەڵێ من هەموو کتێبەکانی جیهانی ئیسلامیم کۆ کردەوە لە قاهیرە بردمەوە بە بەریتانیا شتێکی لێ تێنەگەشتم سێرەکەم باسی ئیسلامم بۆ دەکەن لە کاتێکا وشەی ئیسلام لە قورئان 8 جار هاتووە بە سێرم کرد وشەی ئەڵڵاه 2700 جار هاتووە سێرم کرد هەموو ئینسانەکان پێویستیان بە گەڕانەوە هەیە بۆ ذاتی ئەڵڵا بۆ ئەڵڵا ناسین ئێمە هێشتا پێویستیمان بە ئەو ڕوانگەیە چۆن خوددا بناسین ئەبێ لەو کتێبەوە بیناسین کە خوددا بۆی نردوین وانە کە بەرەوە زۆر گرنگە ناسینی خوددا لە ڕوانگەی قورئانەوە نەک لە وێناکردنەوەی خەڵکێک بۆی وێنا کردووی خاڵی تر ئەوەی مەسەلەی فقه ئەرێ بڕۆ بگەڕێ بەنێو کتێبی فقهیە ئەوەڵ جار بپرسە بڵێ عیبادەت تعریفی چییە زانایان ئەتوانی بڵێ سەتانەوەت کۆکن لەسەر ئەوەی العیبادەة غایەة التەذەلل وغایەة الاستسلام له بغایەة المحبة له يعني ئەو پەڕی تەسلیم بوون بە خوددا بە ئەو پەڕی خۆشویستنی خوددا خۆشویستن نەبێ خوددا خۆشویستن نەبێ عیبادەت حساب نییە لەبەرەوە بۆ دەرەکەوێ بۆ گوتراوە بۆیە خوا دەفەرمێ لا ئیکراها فی الدین ناکرێ بە قامچی خەڵک بەری بۆ مزگەوت ناکرێ بە زۆر بە خەڵک بڵێ فلانە کەست خۆش بوێ لەبەرەوە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە وشەی عشق بۆ لە قورئان نەهاتووە نازانم بەس ئەوەندە دەزانم وشەی حب نۆجار هاتووە محەبەت هاتووە هەر ئەم ئەکاتە دە تقریبا دەستەواژەکانی ئەوانە هاتووە وازانم یەکێک لە یەکێک لە جیاوازیەکانی نێوان عشق و محەبەت ئەوەیە عشق کەسێک ئەڵێ من عاشقی فلانە کەس بووم ئاخر ئەڵێ بە هەموو پێوەرەکان ژیانت خۆش نابێ لەم حاڵەتەدا بۆ نمونە بۆ خۆشت دەوێ ئەڵێ نازانم بۆ خۆشم دەوێ خراپترین شت ئەوەیە کوڕێک یا کچێک بڵێ فلانە کەسم خۆش ئەوێ بەڵام نازانم بۆ ئەگە نەیزانی بۆ
هەر ڕقیشی لێ دەبێتەوە ئەڵێ نازانم بۆ دوای لەبەرەوە خۆشەویستی پرۆسەیەکی عەقلانیشە لە هەمان کاتدا نابێ خۆمان بینە دەستی هەڵەی دڵەوە بەڵێ مامۆستاوە پرسیاری سێ لە ئامادەبانی بەڕێز بوو ئێستا چێتە پرسیاری هەیە پێمان خۆش بوو مایکە بچێتە لای ئەو بەڵێ عەبدولقاهر مامۆستا سەرەتا باسی ئەوەی کرد هەندێک کەس ئێمەیان ترساندووە لە خوای پەروەردگار ئەکەی پێمان بڵێ چێ ئێمەی ترساندووە لە خوای پەروەردگار و چێ خۆشەویستی خوای پەروەردگاری لە دڵی ئێمەدا ڕفاندووە ڕاست چۆن بگەینە خۆشەویستی خوای پەروەردگار ئامانج پرسیارێکم لە مامۆستا عەبدوڕەحمان سەدیقی هەیە سەبارەت بەوەی کە گوتی هەرچەندە خوای گەورە بەرجەستە نییە و هەروە بەربی ناشنێ ناشی بینین بەڵام لە هەمان کاتدا خۆشمان دەوێت باشە ئەگەر بەهەشت نەبووایە پێت وایە ئەو خۆشەویستیمان بۆ خوایە دێبوو دەمەوێت فەرقێکی واضح ینی بکرێتن لە بینی خۆشویستنی خوددا و ترسان لە خوددا فەرق واتە جیاوازیان بکرێت لە بین هەردووشان بەڵێ بەس بە کورتی شەمسەدین تاهیر بەڵێ ئەمە خۆشەویستیمان لەناوبینی مابینی مسلمانان جیاوازیان بەس ئایا خۆشەویستی لە مابینی غەیرە مسلمان ئایا پێویستە بڵێن دینی ئیسلام ئایا ئیسلام خۆشەویستی مرۆڤ دۆستە یان خوا دۆست و پێغەمبەر دۆست یانی ئایا پێویستە زیاتر چوانە پێشاندەی دەست خۆش بڵێ ڕەنگە نتوانین زیاتر وەرگین چونکە کات دەفەتمان نادا ڕەنگە پرسیاری وڵامی پرسیارەکانی وانش عینی وڵامیش بێ بۆیەوە فەرمووە مەستا لە پرسیاری کە عەبدولقادر دەست پێ کۆمەڵگە خۆشەویستی خودای لێ ڕفاندوین ئەو کتێبە فقیانەش کە هەمانە مامۆستا بەڕەحمەت بێ مستەفا زەڵمی پێمانەڵێ ئەڵێ وێرانەیەک هەیە لە کتێبە فقیەکانیشمانە قسەکەشی ڕاستە وێرانەیەک هەیە لە نێو کتێبە فقیەکانمانە باسی خۆشەویستی نەکراوە ئیدی تەنها مەزاهیرەکانی ئەوە کراوە مەزاهیری خۆشەویستی باس کرابێ یا بە مانایەکی تر بڵێن مەزاهیری دین باس کرابێ دیوی دەرەوە ئێوە خۆشتان نەزان ئێستاکە ئەوانەتان کە نوێژەکەن ئەگەر لە جەماعەتان نوێشتان کردبێ هەمیشە ئەوەی تەنیشتان پێتەڵێ ئەگەر لێبیتەوە ئەڵێ پەنجەت بووە ئەجۆڵێنی ئەڵێ زڵفت بۆایە قژت بۆیە کەس پێت ناڵێ قەد ئەفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون خشوعش لە دڵایە کەس باسی خشوعی نوێژت بۆ ناکە برادەرەکانتان مەسەلەن هەمومان تووشمان بووە ئەوانەی تەنیشمان وەک بڵێ ئەو لە ناو نوێژت چاوی لەسەر دەستی ئێمێ ئەگەر لە نوێژەکەی خۆشی نییە هەر پێتەڵێ ئەوە پەنجەت بووانە بوو یا هەڵەستێڵە قژت بووانە بوو یا ئەڵێ جارێکی تر ئاوامەکە جارێمانەوە ئەرە برادەر تۆ نوێژ دەکریا خەریکی من بووی مانای وای ئەمە ئەو بابەتە بێ زۆر ئاگاداری بین بینی مسلمان و غیرە مسلمان ئەم باس لە خۆشەویستی ئینسان ئەرە برادر ئێستا 7 ملیار و 300 میلیۆن کەسمان هەیە لە دنیا ملیارێک و 500 میلیۆن ئەو پەڕی مسلمانە ئەرێ تۆ پێت خۆشە ئەو دوای 6 ملیارەکەی تر مسلمان بنیان نە ئەوکو مسلمانێک ئەڵێ پێم خۆشە باشە وەختێ پێت خۆشە بۆ پێت خۆشە بەرژەوەندیان هەیە ئەڵێ بەڵێ بەرژەوەندیان هەیە دەی باشە کەسێک وا بڵێ خۆشیانەوێ یا ڕقی لێیانە خۆشیانەوەتە تۆ ئەبێ مرۆڤایەتیت هەمووی خۆش بوێ ئەم حیکایەتی کە ئێستاکە پەیدا بووە مسلمان ماڵی خۆی وێران کردو ئەچی ئەوروپا وێرانەکە نمونەیەکی زۆر ناشرینە لە ئاین دەبێ بۆی بگەڕێنەوە بچینەوە لای زانای کوردی خۆمان تێگەیشتنی کوردانە و تێگەشتنی کوردستانیانەی خۆمان هەتاوەکو لە تێگەیشتنی کوردانەی خۆمانەوە ئاینمان ناسی ئاین بریح بوو لە مەحەبەت و خۆشەویستی کەی بۆیان هاوردە کردین لە بیابانەوە بوون بەم پوشکیە و بەم کوشتاری کە لە نێوماندا پەیدا بەڵێ مایک وەرگرا مایک وەرگرا ئەوە بوو ئیسلام ینی پیشانی ئەو غێرە مسلماناندا کە ینی لەگەر خۆشەویستی مرۆڤەکانن یان لەگەر ئیلا خوا ینی خۆشەویستی خوا مرۆڤەکان ئێمال بکەن بەستم ئەوە بوو خۆشویستنی خوددا لە خۆشویستنی مرۆڤەکاندای خۆشویستنی خوددا باسمان کرد لە خۆشویستنی مرۆڤەکاندای چونکە قسەیەکێ بێمانە دەرەچێت تۆ بڵێ من خوددام خۆشەوەیە بەس دروستکراوەکانیم خۆش ناوێ خوددام خۆشەوەیە ئەم مرۆڤانەی کە دروستی کردو خۆشم ناوێ چونکە ئەوە ئیرادەی من و تۆ نییە ئیرادەی خوددایە لەم سەردەما ئێمە بەیەکەوە دروست بووین ئەی بۆ 100 ساڵ لەمە و پێش من و تۆ دروست نەبووین کەواتە ڕێزگرتن لە ئیسمی ئەلحەکیم و حکمەتی خوددا سوبحانەوە وتەعالا بۆ ئەوەیە کە ڕێز لە هەموو ئەم مرۆڤە بگرین کە ئەم ماوەی ئێمە لەگەڵیدا دەژین ئیدی لە دوای ئێمەش ئەوێ خەڵکانی دیکە بە هەماشیەوە بەڵێ فەرموون پرسیاری خۆت بکە مامۆستا عەبدوڕەحمان بوو گوتم هەرچەندە کە ئێمە خودای بەخشندەمان خۆش دەوێت و بەرجەستەش نییە و ناشی بینین بەڵام ئەگەر بەهەشت نەبووایە باوەڕتەوا بوو کە خۆشەویستی هەبی ڕاستەکەی پرسیارەکەی تۆ ڕاستەکەی ئەمەش کارێکی ترە کاتی خۆی ئاماژەم پێ کردووە چۆن ئێوە قوتابین و خوێندکارن هەیە بە 50 ڕازیە هەیە خوێنێ بۆ 60
هەیە بۆ 70 بۆ 80 ئەومان دیوە هەشە بۆ 90 بەرەوسەر و ئیمتیاز هەمانە کەواتە بەپێی ئەو ئاراستەیەش خەڵکی مسلمان و خەڵکی باوەڕدار بە شێوازێکی گشتی هەر کەسە بۆ شتێکە هەیە بە تەمای حۆری بوو هەیە بە تەمای 72 حۆری بوو وەکو باسمان کرد لە بەرنامەکانی ترا هەیە بۆ ئەوە خۆی بەکوشتەدا وەکو بینیتان لە ناو داعش و ئەوانەیە هەیە بۆ خۆشەویستی خوددا هەیە بەڕاستی باسی بەهشتە لە قورئانە باسی هاتووە هەیە ئەوێ ئەلە بەهشتم ناوێ هەر لە ئاگر ڕزگارم بێ بەس نەچمە دۆزەخەوە هەر قبوڵمە ئەمانەمان هەموو جۆ لێ بەڵام ئەساسن ئێمە بێ بۆچی بکەین ئەوەی کە خوددا خۆی پێڕازیە خدای گەورە فەرمی وەڕیضوان من الله ئەکبەر وەڕیضوان من الله ئەکبەر ئێمە ئاخر مەرتەبە دەبێ بۆ ئەوە کار بکەین ئەو خودایی کە ئەم فرسەتەی بە ئێمەدا و ئێمەی هێنایە ئەم دنیای و ئەم ژیانەی پێبەخشین خوددا ئەبێ ڕەزامەندی ئەو حاصلکەین ڕەزامەندی خوددا حاصلکردن خوددا لێمان ڕازی بێ ئەوە بەڕاستی دەبێ ئەو پەڕی ئاواتمەمێ بەڵێ کەسی پرسیاری ماوە پێم خۆش بوو بڵێ بەس بە کورتی حەزەکەم بە کورتی پرسیارەکەت بە پوختی بیکەی بڵێ ناوی خۆت بڵێ ڕێناز کەمال بڵێ ئەگەر کەسێک ملحد بێ یان دووڕوو بێ خوای گەورە خۆشی دەوێ بڵێ ئەگەر خۆشی دەوێت دروستە ئێمەش خۆشمان بوێ بڵێ ئەو کەسە سپاس بڵێ ئەم ئەحکامانەمان هەیە ئەحکامی خوددا و ئەحکامی مرۆڤ یعنی چۆن یعنی ئێمە دەزانی وەکو باسی کرد دەڵێ یەکێک ملحیدە یەکێک ئیمانی بە خوددا نییە ئەوە فێر بین خوددا ڕقی لە ذاتی ئینسانەکە نییە بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی کە ینی زاراوەی تەوبە چیمان فێرەکە ئەم ئینسانە لەم ساتە وەختەدا کە ئەم کارە ئەنجامەدا کارێکی خراپ خی گەورە لەو کاتە ئەفەرمێ والله لا يحب ئەو جۆرە کەسەی خۆش ناوێ هەر ئەو دەقێتەوە بکە و بێتەوە سەر کردەوەی باش خوددا خۆشێوێ کەواتە ئەمەیە جارێکی تر فێری ئێمە شکات و جارێکی خوا سوبحانەه وتعالى بەم سیفەتەی خوا سوبحانەه وتعالى فێرمانەکە ئێمە ڕەخنە و قسەمان لەسەر چی بێ لەگەڵ کەسەکە نەبێ ڕەخنەمان یان گلەییمان لە ذاتی کەسەکە نەبێ چونکە کێشەمان لەگەڵی نییە لەگەڵ هەڵسو کەوتەکەیەتی یاساش هەروایە یاساش بە هەمان شێوە بینی کاتێک کە سزای کەسێکەدا لەبەر ئەوە نی ڕقی لێتی لەبەر ئەوەی سەرپێچی کردووە کاتێک کە سزای سەرپێچەکەی دەفعکات بە غەرامە بێ یاخود بە بەندی خانە بێ ئیدی کە دەرەچێ دەبێ پاک بوو بێتەوە تۆی چ گرفتت لەگەڵیدا نەبێ جا لێرەوە قسەیەکی تر دێ خوددا کە بێ باوەڕێکی خۆش ناوێ خوددا کە منافقەیەکی وەکو باس کرد دوو ڕووی خۆش ناوێ ئەوە ڕاستە بەڵام کاری ئێمە چییە کاری ئێمەش ئەوەیە خۆشمان نەوێ بەڵام ئەوە هەمومان بڕیارماندا خۆشمان نەوێ هەمومان بڕیارماندا قسەی لەگەڵ نەکەین وەکو ئەو جۆرە کەسانی کە پێیا بوون ئەڵێن سەلامیان لێ مەکەن سەلام لە کەس مەکە سەلام لە جەماعەتەکەی خۆمان بکە سەلام لە فلان مەکە لەگەڵ فلان مەڕۆ ینی فلان ڤیدیۆی فلانە کەس سێر مەکە هەر خۆمان ئەی ئەم هیدایەتەی تۆ باسی ئەەکەی خوددا تۆی بۆ ناردوو ئەی ئەمە چێ بیکە وانە کەواتە لێرەوە جارێکی تر ئەو پرسیارە ئاوا دێتەوە ئەم جۆرە سیفەتانە خوددا پێی خۆش نییە لەو کەسە هەبێ ئێمە بۆ ئەوەی وا بکەین ئەو ئینسانە ببێتە خۆشەویستی خوددا دەبێت ئێمە بەردەوام لەگەڵی بین هاوڕێ بین لەگەڵی دابین قسەی بۆ بکەین یارمەتی بین بۆی لەو سیفاتانە دوورکەوێتەوە تاوەکو خۆت باش بێ اینجا بۆ ئەوی خوددا خۆشی بێ مەبەستم ئەوە بوو ئەوە نەکەن بە بەڵگە بەڵێن خوددا فلانی خۆش ناوێ منش ئەزانم بەس هەروە لێی گەڕین بڕوە ئێمە پێغەمبەر درودی خوای لەسەر کە ئەفەرمێ من هاتم بۆچی من حەدیسەکان یەکسەر لەبەر ئەوەی لە سەنەد و لە مەتنەکەی دڵنیام یەکسەر بە کوردی بۆتان ئەڵێم ئەڵێ من هاتم وەکو ئەو کەسەی کە چۆن پەپولەکان دێن لە نێو ئاگرەکەیە ئەسووتێن من ئەو کەسەم کە پەپولەکان لە ئەدەم من هەوڵەدەم کەستان نەچنە دۆزەخەوە نەگوەک ئێستاڵێ لێ گەڕێ چاوی دەرەهات با بچێ بۆ دۆزەخ ئەمە بەڕاستی سیفەتی پێغەمبەر نەبووە درودی خوای لەسەر هەر ئەمەشە خۆشەویستی تۆ دەرەخا بۆ هاوڕێکەت چونکە ئەم پێرفێکتەی کە خەڵک ئەمڕۆ فێری بووە وەکو باسم کرد ئەمە دروست نابێ ئەبێ ئێمە بین یارمەتی هەموو ئینسانێک بدەین بۆ ئەوەی بەرەو ئەو سیفەتە باشانە بێ کە حەزمان لێ بەڵێ بەمەسەر پرسیارێکی تر هەیە هاتووە کە ئەڵێ مەسەلەن کەس لە مسلمانان ئیمانی تاو نابێت تاوەکو پێغەمبەری خوا دوتی خواست لە باوکو دایکی خۆشتر نوێ مەفهومی ئەم حەدیسە لای جەناب چییە چۆن ئیخوێنیتەوە ئەم حەدیسە هەروایە بە هەمان شێوە ئێستا پێغەمبەر درودی خوای لەسەر لەناومانە ئەژی نە ئەی من چۆنم خۆش بێ وانە خۆشویستنی ئەو خوددا بۆی دیاری کردی قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله کەواتە خوددا شرط و جوابی شرطی بۆ فعلی شرط و جوابی شرطی پێگوتی بە کوردی یعنی چی یعنی پێیگوتی ئێوە خەڵچینە ئەرێ بەڕاست خودداتان خۆشەوێ بەڵێ دەیمادەم خودداتان خۆشەوێ ئیتیباعی محەممەدکەن ئەم ئیتیباعی محەممەدە زۆر گرنگە نابێ کورت کرێتەوە لە کۆمەڵە شکلیات و جزئیات یعنی خەڵک ئەمڕۆ لێ تێک چوە یعنی بەشێکی بەس عیدی خۆتە من ئەو بەشم ئەزانم کۆمەڵگەی ئێماڵێ دووشەمون پێنجشەمبە ڕۆژەوە بم ئەو سنەتە تەطبیقەکەم ئەو ئەذکارانە هەموو ئەوانەمان کردووە
بەس ئەو بەشەی دیکەی سنت نییە لەگەڵ خەڵکا باشوی سەردانی خەڵکەی ئەو سیفاتانی پێغەمبەر درودی خوای لەسەر هەموو ئەڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر دراوسەی جووی هەبووە و چۆ بە سەردانی و خێری بۆ بردووە و لەگەڵ یا بووە وانە کەچی ئێستا کە جوو لەو کوردستانە هەیە ئەڵێن ئەوانە کەس ناچێ قسەیان لەگە یعنی تەسەورەکەن ئەو ڕۆژە یادی هۆلۆکۆست یادی وەکو ئەنفالە وانە باشای ئەو ڕۆژە یادی هۆلۆکۆست بۆ لە هەموو عالەما 27 یەکە یعنی ئەڵێن مسلمانێک نوێنەرێکی مسلمانان بێ بوو هیچ مامۆستایەکی ئاینی نەچووە ئەڵێ ئەوانە جوون ئەی باشە ئەو هەموو حەدیسەی کە ئەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر لە مەدینەیە لەگەڵیان سڵحی کردووە ئەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر لە ناو دەستورەکەی باسی جووەکانی کردووە وتوێتی للمؤمنین دینهم ولليهود دینهم دراوسەیەکی باش بووە ئەڵێن لە بوخاری و مسلمە هاتووە پێغەمبەر درودی خوای لەسەر مات ودرعه مرهونة عند يهودي يعني قەڵغانەکەی خۆی لەلای یەهودی هەموو قسانە دانراوە دەیت باشە یەک کەستان وەرن لەم قەتڵ و عامەی بۆ جووەکان کراوە لە ساڵی 1940 تا 45 ئەوانە دوو قسەی خێرکە کەس نەچوو بەتاقی تەنیا من چوم بووم بە نوێنەری مسلمانان کەسی تری لێ نەبوو چونکە ئەوە گوناحە ئەبێ ئێمە ئەو قسانەی کە ئەمە صفەتی پێغەمبەرە ئەمە ئیتیباعی پێغەمبەرە چۆن بی لەگەڵ خاوەن ئاینەکانی دیکە چۆن بی لەگەڵ مەسیحەکان 8 ئاین لە کوردستاندا هەیە 8 ئاین لە کوردستاندا هەیە بە پێی یاسای ژمارە 5 ساڵی 2015 ئەوەی دش بە ئاینێ بۆستێ سزا ئەدرێ ها ئەوش بزان لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئاینیشەوە خدای گەورە داوای لێ کردووی ئەڵێ منافەسە بکەن وفی ذلك فليتنافس المتنافسون چی ئاینی خۆی پێ باشترە با بەکردەوەکانی بانجی خەڵکە ئەرێ برادەرینە خەڵک بۆ ئێوە گەرگەنجن بتانەوێت سەفەر بکەن و بتانەوێت ئێوە هەرێم بەجێ بێڵن کە حەز ناکەم وا بکەن ئەچن بۆ مەغریب و جەزائیر و میسر و تونس هەموو چن بۆ ئەوروپا یعنی بۆ مسلمان ئەچێ بۆ ئەوروپا نایە بۆ ئێرە ئەوان وڵاتیان خۆشترە ئێستا کە ترامپ ئەڵێ مزگەوتەکە ئەڵێ ناوی مسلمانان لە سجلێک و لە تۆمارێکە ئەنووسم وانە بۆچی هەموو ئەو مەسیحی و جوانە هەستاونەتە سەر پێ و لەسەر جادەکان بۆ مسلمانان دێنەگۆ ئەرێ ئەگەر شتێ بە دژ بە مەسیحەکان و جووەکان بکری ئێمە لەم کوردستانە وایم بۆکەین پرسیارە لە خۆمان بکەین ئەنی ئەمە هەمووی ئیتیباعی پێغەمبەرە ئیتیباعی پێغەمبەر ئەوە ئەکرێ مامۆستا دیارە کاتی بەرنامەکە هەرەوە دەرفەتی داین زۆر سپاس بۆ چوونەکانت زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئەوەی بەڕێژش بەخێوێن سەر چاو دووبارە بینرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کاتا ئێرە لەگەڵ پرۆگرامی بە کوردی مانەوە تا پرۆگرامی داهاتوو بەخواتە نەسپێرم هەر شاد و بەختەوەر